تر ئەوەناڵە دڵیان بۆ فرمێسکەم بستێ تر هیچم ناوێ بەس مناڵەکانمان بۆ بێننەوە هیچم ناوێ بەس هەڵوێستیان هەبێ. دوای 4 مانگ لە بەدیلگرتنیان لەلایەن چەکدارانی داعشەوە 6 پێشمەرگە بە تەلەفۆن لەگەڵ کەسوکارەکانیان قسەیان کرد و کەسوکارەکانیان دڵنیا کردەوە کە لە ژیاندا ماون. وە کەسوکارەکانیان ئاماژەی بۆ دەکەن کوڕەکانیان پێیان ڕاگەیاندون ئەگەر وەزارەتی پێشمەرگە بە مەرجەکانی داعش ڕازی بن ئەگەر هەیە لەلایەن ئەو چەکدارانەوە ئازاد بکرێن. کەسوکارەکانیشیان دەڵێن لەگەڵ بەرپرسانی وەزارەتی پێشمەرگە کۆبوونەوە و مەرجەکانی داعشیان پێڕاگەیاندون. بەڵام تا ئێستا بەڕەسمی وەڵام نەدراونەتەوە و بڕیارەت جارێکی تر بەرپرسانی پێشمەرگە و کەسوکاری پێشمەرگە دیلەکان کۆ ببنەوە. خەوتو بووم کە تەلەفۆنەکە کرا چاوم بەدەم خەوە بوو تەلەفۆنەکە مەڵگوتم بەڵێ وتی باوە گیان خۆمم جواب دەرەوە. ئیتر لە خۆشیە نەمەزانی وازام تازە لە دایکە بوو. وتم ئاسۆ گیان تۆی وتی ئا وتم چیەوە کوڕەکەم لەکوێی وتی باوە من زۆر باشم زۆر باشم بەڵام ڕجاءن باوە بڕۆنە گیان وەزارەتی پێشمەرگە دا ئەوا بکەن بڵێن بە زووترین کات بێن حەلیکەن مشکلەمان ئێمە لەوێن زۆر باشین بەڵام داوا بکەن لە وەزارەتی پێشمەرگە هەڵوێستیان هەبێ. تەلەفۆنەکەم لێستاوتم ئاسۆ گیان بە قوربانەتم تۆ لەکوێی وتی دایان من باشم کەوتی من باشم ئیتر من نەمەزانی یعنی وامەزانیت نازان بڵێم چییە داواکارەکەم لە بەرپرسەکان لە مەسوولەکان لە گشتی ئەبێ بێنە ئاواریمانەوە بەخوا شێت بوومە هەر ئەوە نیە کۆڵانەکان بگەڕێم بەخوا شێت وارم ئەو جەرگەمە هەلایە. بێ ئەوەی هێزەکانی پێشمەرگە ئاگدار بن کەسوکاری پێشمەرگە دیلەکان لەگەڵ ژمارەیەک سەرۆکۆزی عەرەب قسەیان کردووە. ئەو سەرۆکۆزانەش بەڵێنی ئەوەیان پێداون کە بە تەلەفۆن قسەیان لەگەڵدا بکەن. بەڵام مەرجی ئەوەیان دانەوە کە دوای قسەکردن لەگەڵ پێشمەرگە دیلەکان تەنها بۆ ماوەی 2 کاتژمێر ئەو کارەبا بدرێتەوە بە قەزای حەویجە کە ماوەیەک لەمەوبەر بۆ دروستکردنی فشار لەسەر چەکدارانی داعش ئەو کارەبای ناوچەکانی ژێر دەسەڵاتی ئەو چەکدارانە بردرا. وڵی کۆمەڵی داواکاریان هەبوو یەکی لەو داواکاریانە مەشروعەکەیان بۆ بکرێتەوە داواکاریەکیان ئەو مەشروعەکان کارەبایان پێ بدرێ لەگەڵ کۆمەڵە دیلێکە بگۆڕێتەوە هەندێک داواکاری ترەیە حکومەت خۆی زانێ نازانین داواکاریەکان بزەبت چییە بەڵام یەکەم شەرتیانەوە بوتیان گەرە 2 ساعت تاواکەمان بۆ بکەنەوە ئەو 2 ساعت تاواکەمان بۆ بکەنەوە ئێمەشێلین کوڕەکانتان لەگەڵ قسەکە ئەو سەوانینەکە خۆیان هێناوەجی وعدەکەی خۆیان داوەدی کوڕەکان قسەی کردووە لەگەڵمانە ئێمەش داواکەین لە حکومەت ئەگەر لەبەر خاتر کوڕەکانیش نەبێ 2 ساعت تاواکەیان بۆ بکەنەوە بزانن هەڵوێستیان چییە بێ. فەرماندەکانی پێشمەرگە بیاگایی خۆیان لە گفتوگۆی نێوان پێشمەرگە دیلەکان و کەسوکارەکانیان ڕاگەیاند بەڵام پێیان وایە داعش فشاری خستۆتە سەر پێشمەرگە دیلەکان بۆەوەی ببنە هۆکارێک بۆکردنەوەی ئەو کارەبای ناوچەکانی ژێر دەسەڵاتیان. تەمان نێمەوەکو هێزی پێشمەرگەی کوردستان هەچی بۆمان بکرێت درێژی ناکەین بەڵام کاوەی بینینەوەن بەداخەوە یعنی کات ئەو دیلانی ئەمە لە بەردەستیانەوە کەنزەختیان لێکە لای خۆیانەوە تەلەفۆن بە کەسوکارەکانیان بکەن و بە ماڵەوەیان بڵێن کە ئەمانە داواکاریانەوە هەنێ داواکاری هەیە ئاستی دەسەڵاتی کەسوکاری ئەو دیلانەیەوە لەنە ئاستی دەسەڵاتی ئێمە شەڕەنگە هەنێ داواکاری هەبێت پەیوەندی بە دەسەڵاتی سەروی ئێمەوە هەبێت. 4 مانگ لەمەوبەر و لە سەرەتایی مانگی شوباتی ئەم ساڵدا چەکدارانی داعش هێرشیان کردە سەر هێزەکانی پێشمەرگە لە محوەرەکانی کەرکووک و 17 پێشمەرگیان بەدیلگرت. چەند جارێکیش داعش لە ناو قەزای حەویجە نمایشی ئەو پێشمەرگانەی کردووە کۆتا جاریش گرتێکی ڤیدیۆیی شەهیدکردنی سیان لەو پێشمەرگانە بڵاو کرایەوە. ڕۆکان جاڤێنارتی کەرکووک.